ولی بینران هدیه به عراق هند تقامنیت عراق دایه هند شکل عراق دایه به دهان سالانه جور نوع شکل شکل کیمیایی لدمن سردمن بوری حتی بگه به یه تات که پاکاندن هدیه عراق هدیه حتی جیل کی تازه بهت تو وی جیل واسه پرورده که دیرش عقلیت طایفه گریه مذهب گریه تند رویه نتوی ناوچه گریه ایتر عضلات و تعامل کردن و آنکو جبهه کردن اجندان ولاتین در دور گلک دویج برکو به مسئله کی کلتوریه دبیت رو خوریشال کالچر بیت کردن همه چی رابو پشتا پیک ما خب رو قنبله کردن و چو دولامت خلکی و پاکاندن اول بغدادیتی یعنی ناف خلکی دی کوین بمب به هر حال دکتر فریدون رحمانی او نویسکار و ماموستای زانینگاهی لباجار تورنتو یا کندا گلمه دکتر دمتا باجبه طبعا برپرسانی سپای عراق دالین او کسانی که هیرشی هولیریان انجام داوه دزگیرمان کردون پیتوای فعلا اما جدی بن فعلا اما هوليكي جدي بدن بو او كسانه بدوزنا او جروبانا بدوزنا طبعا هندي جروب هي باشكرا علين اي مايني ما طول دكينا ونظام شو سيد الشهداء ويتركم علينا ونشاني سير بەڵێ بەداخەوە ئەو هێرشانە شتێکی تازەنیە لەسەر ناوچەکە بە تایبەت کوردستان چون دیارە کە مەبەستی کۆماری ئیسلامی چییە؟ یعنی لە هەمان کات تا خەریکە سێ پەیامی جیاواز دەنێرێت و بەکاردێنێ ئەو گروپانە بۆ سیاسەتی خۆی. بەداخەوە ئەو پەیامانە ئەوەیە کە یەک بە ئەمریکا نیشان بدا ئێمە لە ناوچەکە زیندوین هەین تەوانمان هەیە بەڕاستی تەوانێکیان هەیە بەبوونی ئەوەیە کە 250,000 نیروی میلیشیایان هەیە لە ناوچەکە و سیاسەتی دومیان ئەوەیە کە یعنی سیاسەتی سەرەکیان ئەوەیە کە لە ناوچەیەکی ئارام وەکی کوردستانی باشوور بتوانن تێکدانێکی سەرەکی بدەن و هەروەها سیاسەتی بەربەرەکانی لەگەڵ ئەمریکای خۆیانە لەو ناوچە نیشان بدەن ئەوان ناتوانن لە شوێنێکەوە وەکی ئەوروپا بتوانن ئەو بەربەرەکانیە بکەن یا لە باکووری ئەمریکا یا باشووری ئەمریکا. بله دکتر طبعا او هیزه چکدارانه تو آلی طبعا او گروپ چکدارانه او ملیشاتانه او هیزه کی بیدسپلینن هیزه کی نارک خراون هیزه کن همو او گنجانن که به ایشن همو یان کوی کراو دتاو هناونا دا ایرو اتر بشوی کی چیرانه لهمو شوینک دادن حنی پیتوای استیداف کردن هریمی کردستان فعلا ولاتی که اقلیمه کتوتی ایران به وليرش واز بين امريكا وبنمونا هاو بيمانان كفعلا دو خيرتك بكري سیاسەتی ئێران بەکارهێنانی ئەو میلیشیایانە یعنی حکوومەتی ئێران سیستمێکی چەند لایەیە لایەی ظاهری ئەوەیە کە کۆمارێکی ئیسلامی هەیە حکوومەتی سەر کۆمارێکی هەیە و سەرۆک وەزیرانی هەیە و چەند وەزیرێکی هەیە بەڵام سیاسەتی ئەسلی و ئیجرائیاتی سیاسەتی ئەسلی حکوومەتی ئێران لە دەستگای نەهێنی کۆماری ئیسلامیە کە ڕوونە بۆ هەموو لایەک بەڵام ئەرتشی نەهێنی هەیە چەند لایە ئەرتشی نەهێنی هەیە کە خەریکە ئیجرعاتی سیاسی خۆیان بۆ وەسیلە ئەکەن حکوومەتی کۆماری ئیسلامی دەرواقع سیاسەتی ناوخۆ و نێودەوڵەتی خۆی بەکارهێنانی ئەو 250,000 میلیشیە خەریکە ئیجرا دەکات یعنی ئیعماڵی سیاسەتی کۆماری ئیسلامی ئەسڵی سیاسەتی ئەوەیە کە ئەو میلیشیانە ئەنجامەدەن ترۆری خارجی لە تەرێقی ئەو نیروگەلی ئەو میلیشیا کە زیاتر لە لوبنان و حیزب الله و شیعیانی پاکستان و شیعیانی ئەفغانستان و شیعیانی عراق و لوبنان و هەموو ئەو لایەنە بەکاردێت نزیکەی 56 تا 60 گروپ ڕجیستر کراوە یعنی تەسجیل کراوە کە کۆماری ئیسلامی ئەوانە بەکاردێنێ وەکی میلیشیا نزیکەی 150 تا 200 ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە کە کۆماری ئیسلامی ئەوانیە لە دەرەوەی وڵات لە دەرەوەی ئێران تەسجیل کردووە بۆ ئیجرای سیاسەتی غیر نظامی
وەکی ئەکادمیا وەکی NGO وەکی مافی مرۆڤ وەکی زۆر ڕێکخراوی پیس ئەن ریکۆنسیلیشن یا سڵح و ئاشتی ئەوانە هەموو لە ناوی دنیا دابش کردوێتەوە کە سیاسەتی سەرەکی و ئەسڵی خۆی لە ناوچەکە و لە ناوجیهانە ئیجرا بکات. ئەوەیە کە میلیشیاکان ئەو کارانە دەکەن سەداسەد ئیجرای ئیدامەی سیاسەتی کۆمەری ئیسلامیە. بله طبعا دكتور كلمة فراواني بس يروح شغلات نعرف كأنه توتي توه لبنان هي أو يمن هي أو مثلا حتى غزة هي تفجير حماس تغذية كردني أوان بشكو بدرون حتى أو مثلا سوريا هي بلام العراق لو أنا هنيك جواز تربية بدون مقتضى صدر عليه الأمر لم فتريان دمرم يعني شهيد كريم يعني أو إشارة أو ك عراق برای دوخێکی زۆر خراپ لەوانەیە هەنگاو بنێ وەکو هەندێک چاودێر باز دەکەن حتا ناوماڵی شیعە ناوماڵێکی ڕێک خراونیە ئەو گروپە چەکدارانە هەمووی سەرچاوەیەکی دیاریکراوی بریاریان نییە طبعا لە ناوخۆ فڕە مەرجعی هەیە فرە بریار هەیە فرە بەرژەوەندی هەیە فرە بەرژەوەندی ئاقلیمی هەیە وەکو تۆ دیت کەواتە لە عێراق فعلا ئیران ناتوانێت هەموو شتێک کۆنتڕۆڵ بکات هەر شتێ بکات کە خۆی بوێ. وەزعی عێراق بەداخەوە بڕوو بە خراپی ڕۆیشتووە ئەوە نزیکەی تقریبا 15 ساڵە لە پێشی لە کاتی هاتنە سەرکاری مالیکیەوە تا ئێمڕۆ وەزعی عێراق خراپتر بووە باشتر نەبووە. وەزعی کوردستانیش خەریکن تێک دەدەن لە 2014ەوە کە من لە کوردستان وەکی مامۆستای زانکۆ لەوێ بووم بەڕاستی وەزعی کوردستان زۆر خەریکە بەرەو خراپتر دەبن. یعنی ئەمانە مەبەستیان ئەوەیە نەتەنیا وەزعی کوردستان وەزعی تەواوی ناوچەکە تێک بدەن کۆماری ئیسلامی ئێران و میلیشیای شیعە دەزانن کە لە شەرایەتی لە وەزعێکی هێمن و ئارام ناتوانن حکوومەت بکەن بۆ کە لەولاوە سونی هەیە لەولاوە کورد هەیە لەولاوە ئوروپای دموکراتیک و ئەمریکا هەیە کە بەڕاستی داخوازیان هەیە لە وڵاتە کە دەبێت ئیسلاحات بکرێ ئەمنیەت دروست بکرێ سیستمێکی جوان دروست بکرێ. کوردستان بەرەو باش بە پێشی دەچوو لە زیرۆ هیچ حکوومەتێکی پاشی ڕۆخانی سەدام غیر ئەز ئەمریکا و ناتۆ کەسێک لەوێ وەکی سیاسەتمەدار یا نەهادێکی سیاسی لە کوردستانی عێراق نەبوو. ئەمڕۆ نزیکەی 60 وردەیەک سیستمی سیاسی لەوێ هینیان هەیە نەمایەندەیان هەیە یا ڕەپرزنتەیتیڤیان هەیە. ئەوەیە کە کوردستان وەزعەکەی چاک دەبوو عێراق خراپتر دەبوو. طبعا دکتۆر وەزعی هەرێمی کوردستان لە چاو عێراقا زۆر جیاوازە زۆر جیاوازە لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ئیدارەکردنەوە لە کۆمەڵێک بەڵام لەوانەیە کێشە هەبێ بەڵام گەورەترین کێشە هەرێمی کوردستان حەجمەکەی ناگاتە کەمترین کێشە عێراقەوەی لە عێراقە ئێمە حقیقەتێکە ئێمە تابعی ڕەوشەکە دەکەین. بەڵام ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین گرنگی هەرێمی کوردستان گرنگی جیۆپۆلیتیکە هەرێمی کوردستان حتا بۆ ئەمریکا بۆ وڵاتان و فەڕەنسا زۆر وڵاتی تر وەکو توتی یەکێتی ئەوروپا وڵاتی ئەو وڵاتانی خاوەن بەرژەوەندیە پێت وایە بە ئاسانی هەرێمی کوردستان بوویان بەجێ بێنن بە کەیفی خۆی ئیستیدافی ئەمنیەتی هەرێمی کوردستان بکەن. بڕوا من محازرەیەکم هەیە لە زانکۆی یۆرکی کانادا کە باسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و مافی مرۆڤ و سیاسەتی نێودەوڵەتی و ئەوانەیە. هەموو ڕۆژێ من لەگەڵ لە تەلەبەکانمە باسی ئەوە دەکەم کە حکوومەتەکانی ناوچەکە بە تایبەت کۆماری ئیسلامی ئارەزویان نییە کە سامانێکی سیاسی و ئارامیەکی سیاسی و ئابووری لە کوردستان دروست ببێت. و تا حکوومەتی ئێران هەروە بەردەوامی لەگەڵی ئەو میلیشیای خۆیە و دووبەرەکی خستنە ناو کوردستان ئاژاوە دروستکردن لە ناوی ماڵی کورد بەڕاستی ئەوە ببێت کوردستان وەزعەکەی باش دەبێت بەڵام ئەوەندە باش نابێت کە ئینتزارمان هەیە. کۆماری ئیسلامی ئێران بربەست و مانعی سەرەکی سەرکەوتنی کورد لە هەر چوار پارچەکەیجا حتا لە کوردستانی تورکیا باکووری کوردستان حتا لە ڕۆژئاوا و لە باشوور ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران کوردستان وەکی ئیسرائیلی دووەم دەزانێت. ئەوە دکتۆرەکە ئەو مستەلاحەی تووشی وتی طبعا
فعلا تو باسی هاوپەیمانی نێودەوڵەتی کرد لە دوای پرۆسی ئازادی عێراقا زیاتر لە 5,000 سەربازی بژاردە ئەمریکا کوژران لە عێراقا بەدەست میلیشیاکانەوە نظام چێ بەس یەک سەربازی ئەمریکی خوێنیشی لە پەنجەی نهات لە هەرێمی کوردستان بگرە زۆر بە معەزەزی و مکەڕەمی ڕێزیان لێگرت هەنی پێت وایە کە جارێکی دیکە پرسیاری خۆم دووبارە بکەمە فعلا هەرێمی کوردستان ئەمریکا ئەو وڵاتانی کە لێرە تاواجدێکی بەهێزیان هەیە خاوەن نفوسن خاوەن بەرژەوەندینە خاوەن عیلاقاتن باش هەموو شتێکە زانن یعنی بە ئاسانی وەکو تۆوتی بوو نمونە کرد ئیرانیش بێ بویان بەجێبێڵن خۆشبەختانە حکوومەتی کوردستان بەگشتی کێشە و هەڵە ممکنە ببێت بەگشتی سیاسەتێکی زۆر منطقی و جوانی تا ئێستا لە بواری نێودەوڵەتی و پەیوەندی لەگەڵ دنیای ئازادی دەرەوە بەرگردووە ببوونی ئەوەیە کە حکوومەتەکانی دەرەوە بە تایبەت حکوومەتەکانی ئەوروپا و وڵاتەکانی باکووری ئەمریکا و دەرەوە حتا لە ئوسترالیا و شوێنی جێگەز زیاتر حەزەکەن لەگەڵی کوردستان پەیوەندی زۆر بتە و باش و باشیان ببێت بەڵام مەسەلە ئەوەیە کە سیاسەتی کوردستان زۆر ڕێک و باشە بەڵام ئێمە لە ناوچەیەک دەژین کە چەپۆکی کۆماری ئیسلامی و هەروەها نیرو ئەو سازمانیەلی یا ئۆرگانیزیشنیەلی نزیک بە ئێرانی تایە کە بەڕاستی حەز ناکەن ئارامی و هین ببینن خۆشبەختانە سیاسەتی بێلایانەی یا منطقی حکوومەتی کوردستان نسبەت بە دەوڵەتەکانی ناوچەکە وای لێ کردووە کە حکوومەتی کوردستان ئیتر وەکی حکوومەتێکی چریکی سەرشاخ ئیتر تماشای ناکەن بەڵکە حکوومەتێکە کە پەیوەندی نێودەوڵەتی بتەوێکی هەیە و حەزەکە بێلایەن نسبەت بە ئیسرائیل بێلایەن نسبەت بە تورکیە بێلایەن نسبەت بە زۆر وڵاتی دیکە ببێت و هەروە منطقی و جوانتر بەرخورد بکەن ئەوەیە کە کۆماری ئیسلامی دکتۆرە دەرێمە باسی ئەمریکا بکەین لە دڵی هەولێر نادا تۆ لە کەنەدای تۆ لە باکووری ئەمریکای فعلا ئەگەر لە سیاسەتی ئەمریکاش هەیە ئەمریکا بێدەنگە هەنی لە سەردەمی بایدندا ئەو هەموو هەرەشەوە ئەو هەموو گۆڕەشەوە هەموو بۆ سەر باڵیوسخانی ئەمریکا بۆ سەر ناوەندی سەربازی عین ئەسەد حتا بۆ هەولێریش مەبەستیان لێدانی بەرژەوەندەکانی ئەمریکانە هەنی سەردەمی ترامپ سیاسەتێکی تونند هەبوو بەرامبەر ئێران کەشتی گەلی جەنگی ئەی جوڵان بۆ ئەوەکانی خەلیجی فارس نازانم ئەو باڵە فڕۆکەیەکی زەبەلاحی سەربازیان بناوی نازانم ئەوانەی ئەوە کە دنیا وێرانە کە ئەو نردبووی بۆ ئێرە یعنی حسارێکی اقتصادی تۆند خۆستە بۆی بەرپرسی باڵای ئەوەی بەرژەوەندەکان ئێران لە دەرەوە دەپارێزێت لە بەغدا کوشتی خۆت ئەزانی یعنی بایدن بوو ئەو هەندە نەرمونیانە تا ئێستا کاردانەوەیکی جددی نەبووە بووانی من لە بیرمە کاتێکە لە کوردستان بووم وەکی مامۆسای زانکۆ ئۆباما داوای کرد کە لە جەنوەری 2011 ئێمە سەربازەکانمان دەکێشینە دەرەوە من فۆری نامەیەکم بۆ نووسی وتم جەنابی سەرۆک کۆمار عێراق دەبێتە پایگای ئێران و تەرۆریزم ناوچەکە دەگرێت کە هەروای لێ هات 2012 یعنی ساڵێکی پێ نەچوو ئۆباما هاتووە سەرکار ISIS یا داعش دروست بوو هەروەها کۆماری ئیسلامی سەدان ڕێکخراوی هەشتی شعبی و هەشتی عشایری و هەمووی ئەوانیە دروست کرد و کەتائب نازانم چی و ئەوانە نزیکە 60 ڕێکخراوی دروست کرد لە ناوچەکە یەمەن سوتا سووریە سوتا عێراقیی چەندین جار تووشی کێشە کرد بایدنیش ئەدامەی سیاسەتی ئۆباماس بەڵام تێگەیشتنی بایدن نسبەت بە ئۆباما بە قەزیەی کورد و ناوچەکە و وەزعیەتی ئێران زۆر منطقی و باشترە بۆ ئەوەی کە ئۆباما ترامپ کارێکی لێ کرد کە دەستی بایدن کەمێ ببەستێ بەڵام بەداخەوە حزبی دموکراتی ئەمریکا دموکراتەکانی ئەمریکا کە بایدن لەگەڵ ئەوانەوە سەرکردایەتی ئەکا لە ئەندامی سەرکردایەتی ئەو حزبەیە ئەوەیە کە ئێمە انتظارمان نابێ بەڕاستی تونند و توێژیەکی گەورە لەگەڵ ئێران بکات بربەرەکانیکی گەورە ئێران بکات بایدن دەیوێ بە هەر قیمەتێ ببێ ئێران بێرێتە سەر مێزی مزاکرە بەێ دکتۆر مەبەستم ئەو پرسیارەش لێ بکەم پێت وایە ئەگەر جارێکی دیکە ئەمریکا بگەڕێتەوە بۆ ڕێکەوتنەمەی ئەتمی 2015 لەگەل ئیران ڕێک بکەوێتەوە ئابلۆقی ئابووری لەسەر ئیران هەڵبگرێت
ئەو سیڕعی کە لە ناوچەکەیە ئەو توندیتیژای بۆ نمونە لە عێراقەیە کەم دەبێت تاوان هەرنامێنێ پێتوانی ئەوش پەیوەستە بەوە؟ ئێران بە کێشەی ئەتۆمی چارەسەر نابێت بۆ ئەوەیە کە ئەوە بەرگی بەرەندەی کۆمەری ئیسلامیە تا کاتێک کە خامنەی لە سەرکارە و ئەو وەزعیەتە هەیە. ئەگەر خامنەی مرد کەسێکی دیکە هاتە جێ یا ئەنقلابێ دروست بوو وەزعەکە فەرقەکە، بەڵام تا کاتێک کە خامنەی لە سەرکارە کێشەی ئەتۆمی ئێران چارەسەر نابێت بۆ کە خامنەی لە شوێنی ئەوە ئەگەڕێکە کێشەی ناوچەکە زیاتر ببێ نەکەمتر ببێت. بایدنیش من پێم وانیە کە بتوانێت ئەو کێشە بە ئاسانی چارەسەر بکە. وەلەبەرز دکتۆر فەرەیدون ڕەحمانی نویسکار و مامۆستای زانینگەی لە باژارە تۆرۆنتۆ یا کەنەدا دیێلمە بوو. گەلێکی سوپاس دکتۆر. ئێوار باش. خۆشحاڵ بووم، سپاستان دەکەم.